پاش 12 ساڵ مانەوەی لە پۆستی سەرۆکی هەرێم و بڕیاری نادروستی ڕیفراندۆم لەم کاتە نەگونجاوەدا فشارە نێوخۆیی و نێودوڵەتیەکان بەوە سێنانی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم گەیشتوونەتە لووتکە، بەڵام هێشتا بارزانی ئامادەی بۆ دەستبەرداربوون لە پۆستەکەی نیشان نەداوە. لە ساڵی 2013دا و دوو ڕۆژ بەر لەوەی ماوەی ئەو دوو ساڵە کۆتایی بێت کە لەلایەن فراکسیۆنەکانی پارتی وێکێتیەوە لە پەرلەمانی کوردستان با ڕێکارێکی نایاسایی بۆ بارزانی درێژ کرابوویەوە، ئەنجومەنی شورای هەرێمیش لە ڕۆژی 7 ئابی 2015دا بڕیاریدا با درێژکردنەوەی ویلایەتی مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم. پاش دوو ساڵی دیکە لەو وادەیەش با ڕێکەوتنێکی دیکەی نێوان فراکسیۆنەکانی پارتی وێکێتی و چەند فراکسیۆنێکی دیکە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کە بڕیار بوو لە چەند ڕۆژی داهاتوودا بەڕێوە بچن بۆ 8 مانگی دیکە دواخران. پۆستی سەرۆکایەتی هەرێم کە بە سەرچاوەی سەرهەڵدانی قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان دادەنرێ دووبەرەکی خستووەتە نێولایەنە سیاسیەکان و وای کرد سەرجەم دامەزراوە شەرعیەکانی دیکە یان لە کار بکەون یان بە تەواوی بکەونە دەستی پارتی و بە حیزبی بکرێن. پاش ڕووداوەکانی 16 ئەم مانگە و دوای ئەوەی نیوەی خاکی باشووری کوردستان کەوتەوە دەستی بەغدا بۆ هەموو لایەک ڕوون بۆەوە بڕیاری ڕیفراندۆم لەم کاتەدا کە بارزانی سەرکردایەتی دەکرد بڕیارێکی نادروست بووە و دەستکەوتی دایان ساڵی کوردی بەبادا. ئێستا پۆستی سەرۆکی هەرێم زیاتر لە هەموو کاتێک لەبەر نەشتەری ڕەخنەدایە و داوای هەڵوەشانەوەی دەکرێت بۆ پێی جگەلەوەی سەرچاوی کێشەکانە و تاکڕەوەیەکی گەورەی لە بڕیاردانی هەرێمدا دروست کردووە لە هەمان کاتدا پێویستبوونی نەماوە و دەبێت دەسەڵاتەکانی بەسەر دامەزراوەکانی پارلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەریدا دابەش بکرێن. هەرچەندە بڕیار بوو ڕۆژی پێنجشەممە پارلەمانی کوردستان کۆبێتەوە و دەنگۆی ئەوەش هەبوو پرسی دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تاوتوێ بکە، بەڵام کۆبوونەوەکە بۆ ڕۆژی شەممە دواخرا. با پێی هەندێک سەرچاوە پێناچێت کۆبوونەوەکەی پەرلەمان لە سبەینێش بەڕێوە بچێت و بارزانی پاش 12 ساڵ سەرۆکایەتی و بڕیاری نادروستی ڕیفراندۆم هێشتا ئامادەی بۆ واسێنان لەو پۆستە پیشان نەداوە کە تا ئێستا بەنایەسایی تێیدا ماوەتەوە. ئەوەی جێگەی سەرنجە بارزانی کە بانگەشی ئەوەی دەکرد خۆی وەکو پێشمەرگەیەک ڕێگری لە هەر مەترسیەک بۆ سەر کەرکووک دەکا لە دوای ڕووداوەکانی 16 مانگەوە تەنها یەک جار دەرکەوتووە، ئەویش لە پرسەی جێگری پێشووی سەرۆکی حزبەکەیدا. چەند سەرچاوەیەک باس لەوە دەکەن دەنگۆکانی ڕۆژانی ڕابردوو کە باس لە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دامەزراوەکانی دیکەدا دەکەن بۆ فریودانی خەڵک و تێپەڕاندنی ئەو فشارەیە کە لەسەر بارزانی دروست بووە. پاش ڕووداوە نەخوازراوەکانی دوای 16 مانگیش کاتیەوە هاتووە گۆڕانکاری ڕێشەی لە سیستەمی حکومڕانی هەرێم بکرێت و دامەزراوە شەرعیەکانی حکوومەت و پەرلەمان و دادوەری ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان پێ بدرێت و لە دەستی تاکڕەوی و گەندەڵی ڕزگار بکرێن. دوای ئەو هەموو شکستەی دووهێزی سەرەکی هەرێم بەسەر خەڵک و خاک و سیاست و ئابووری باشووری کوردستانیان داهێنا پێویستە هێزە نیشتیمانیەکانی دیکە هەوڵی جددی بۆ گۆڕانکاری هەنووکەیی لە سەرجەمکایەکانی ژیان لە هەرێمی کوردستان بدەن و چێتر ڕێگە نەدرێ قومار بە چارەنووسی ئەم میلەتەوە بکرێت.